هەڵبەتە ئێمە زانین لە ماوەکانی پێشوودا طبعاً هێرشەکان یاخود سەرەتایی جەنگی جیهانی سێهەم زەنگی خۆی لێدا هەڵبەتە سەرەتاوەکو با بڵێن شەڕی ئیسرائیل لە غەزە و لە دیسانەوە لە لوبنان بەرامبەر بە هیلالی شیعی بە تایبەتی حەماس و حزب الله هەڵبەتە طبعاً ئەمە وەکو چۆن بڵێ ئەو هێزانەی کە لە دەوروبەری ئێرانن طبعاً ئێمە زانین هەردوو بلۆکە جیاوازەکە بە تایبەتی بلۆکی رووسیا لەگەڵ بلۆکی ئەمریکا کە دوو بلۆکی جیاوازن و هەر کەسە مخالفەتی خۆی هەیە و هەر کەسێ پەیوەندیەکانی خۆی جیاوازە طبعاً بۆ ئەوەی جارێکی تر یاخود سەرەتای جەنگی جیهانی سێهەم کە دەست پێ بکا بەم شێوازە دەستی پێکرد و لە ئیسرائیلەوە دەستی پێکرد کە هێرشەکانی بۆ سەر حزب الله و بۆ سەر غەزە طبعاً هەڵبەتە ئێمە ئەزانین کە ئەو هیلالە شیعیەی کە دروست بووە هەتاکو لیبیاش ئەڕوا بۆیە بەرەبەرە هاتنەوە خوارەوەی با بڵێن بەرەو ڕووی سووریا لەوێ جارێکی تر با بڵێن هێزەکانی تەحریری شام کە ئێمە ئەزانین هێزێکن دیسان ئەوانش لە ئۆپۆزیسیۆنەکانی سووریان هێرشەکانیان چڕ ئەکەنەوە بە کۆتایی هاتنی ئەسەد بەشار ئەسەد کۆتایی پێدێ و کەوتنی با بڵێن دیمەشق و کۆتایی هاتنی بە هیلالی شیعی بە تایبەتی لە سووریا هەڵبەتە ئێمە ئەزانین ئەو هێرشانەی کە ئەنجام درا طبعاً بتەوێنێتەوێ گەلی کورد یەکێکن لەو ئامانجانەی کە دژمنانی گەلی کورد لە هەر لایەک بن یاخود لە هەر عقلێتێک بن لە هەر عقلێتێکی دەسەڵاتدارێتی بن لە هەر عقلێتێکی نەتەوە پەرستی ڕەگەز پەرستی ئاین پەرستیە بوونیان هەبێ هەڵبەتە یەکێک لە ئامانجەکانیان ئامانجی گەلی کوردە و ئێمە ئەزانین کە گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان ستاتۆیەکی هەیە کە توانیوێتی لە 2014ەوە کە ئەو ستاتوێ بپارێزێت و بتوانێت کە دژ بە نامرۆڤایەتی ترین دژ بە گەورەترین گروپی تۆرۆریستی جیهانی کە ئەوش داعش بوو بجەنگێت و بتوانێت ناوچەکە لە با بڵێن ئەو گروپە چەکداریە پاک بکاتەوە بە تایبەتی لە مەنتەقەکانی دێرە زۆر و من بجو تەبقە و ڕەقە ئەو ناوچانە بۆیە لە کاتی شەڕی سووریا هەڵبەتە طبعاً ئەو شەڕانەی کە هەڵگیرسا و تەحریری شام پێشەنگایەتی بۆی کرد و بە کەوتنی ڕژێمی سووریا کۆتایی پێهات هەڵبەتە گەلی کورد ئامادەکاریەکانی لە ڕۆژاوای کوردستان ئامادەکاریەکانی خۆی کردبوو بەڵام وەکەوە ئەزانین کە هەندێک جار هەیە ناوچەیەک ئەبێتە ئامانج بە تایبەتی ئەوەی کە ئێمە ئەزانین ناوچەی با بڵێن حەلەب کە چەند گەڕێکێک لە گەڕەکەکانی کوردنشینن و هەڵبەتە با بڵێن قەسە دەشت لەوێ بوونیان هەبوو هەسە دەشت لەوێ بوونیان هەبوو توانیان کە پارێزگاری لەو کوردانە بکەن بەڵام ئەزانین کە دژمنێکی تر هەیە کە ئەویش دەوڵەتی داگیرکەری تورکیایە لەگەڵ ئەوەیە ئەو ئۆپۆزیسیۆنەی بەخۆیان ئەڵێن ئۆپۆزیسیۆن کە چەتەکانن سەر بە دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەمەیان بە هەلێک زانی جارێکی تر لەو کاتەیە هێرشەکەنە سەر ئەو ئاوارانەی کە لە ئەفرین ئاوارە بووبوون لە شەهباجێگی جێنشین بووبوون و تەنانەت ئەو ڕێڕەوەی کە قەسەدا لە حەلەبەوە کردبێەوە بۆ خۆسەری طبعاً ئەو ڕێگایش دا ببڕێن هەرچێنێک کۆمەڵێک هاوڵاتی لەوێ دەرکرا بەڵام دوای ئەوە بەهێرشکردنە سەر ناوچەی شەهبا لەلایەن دەوڵەتی تورکیا و چەتەکانی کەوای کرد ئەو ڕێڕەوە دابخرێ و کۆمەڵێک لە گەلی ئێمە ئێستاکە لە شێخ مەقسوود و ئەو ناوچانە هێشتا گیریان خواردەوە هەڵبەتە دەنگۆکان شەروا بوو کەوا گروپێک لەو خەڵکەی کە لەو سڤیلانێک کە لە شەهباوە بەرەو خۆسەری دێن دیسانەوە جارێکی تر بکەونە دەستی چەتەکانی تورکیا طبعاً وەکو باسمان کرد چەند جارێک مەسەرەن ئەم هەوڵدانانەی هەبوو بە تایبەتی هێرشکردنە سەر منبج جارێکی تر
بەڵام وەکو ئەزانین کە وەکو پەیوەندیەک یاخود نێوەندگیریەک لەلایەن ئەمریکاوە کە قەسەدە ناوچەکە جێبەڵێت تەمان هەڵبەتە ئەمانە ئاماژەیەکن بۆ ئەوەی شەڕی جیهانی سێهەم کە لە دەرگای ماڵی هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەوان ئێمە زانین کە ئیسرائیل چەند جارێک ئامادەکاری بۆ ئەوواکە یاخود لە پەیامەکانیدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر دیزاین نەکرێتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئایا طبعا کە باس لەو دیزاینە ئەکرێ هەڵبەتە تورکیا چونکە لەناو ئەو معادلەی کە ئیسرائیل دایڕشتەوە تورکیای تێدا نیە بۆیە تورکیا ترسێکی لێ نیشتۆ و ئێستاکە زیاتر هەوڵەدا کە هێرشەکانی چڕ بکاتەوە و چڕشی کردوێتەوە و هەوڵەدات کە ناوچە کوردیەکان زیاتر بە ئامانج ئەگرێت و تەنانەت دیسان و جارێکی تر ئەردۆغان باس لەوە ئەکا کە ئاڵێ حەلەب و دیمەشق و چەند شارێکی تری سووریا کە ئەمانە سەر بە دەوڵەتی تورکیان و ئەبێ بگەڕێتەوە باوشی تورکیا لەم لاوە بەم شێوازە قساکە و لە لایەکی تریشەوە ئەڵێ هەڵبەت ئێمە ئەزانی یەکسەر هاکان فێدان خۆیە گەیەنێتە دیمەشق و لەوێ لە جامعەی ئەمەوی کە نوێژ لەوێ بکات چونکە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا کە ناوچەکە یاخود هەژمونی خۆی فراوان بکاتەوە کە ئێمە بەردەوام لەو هەژمون گەرایەی دەوڵەتی داگیرکەری تورکیا مەترسیەکانی ئەو هەژمونەی دەوڵەتی تورکیا ئەوێ پەیڕەوی بکا لە ناوچەکە تەنانەت ناوچەکەش و شەرق ئەوسەط و هەموو جیهانیش ئاگادارەکەینەوە کە نیەتی دەوڵەتی داگیرکەری تورکیا لێرە مەبەست لە پاراستنی سنوورەکانی خۆی نییە بەڵکو مەبەست لەوەی کە هەژمونی خۆی چۆن بڵاو بکاتەوە و زیاتر فراوانی بکاتەوە طبعاً لێرە و لەوێ دیسانەوە جارێکی تر هەڵبەتە ئێمە ئەزانین کە زۆر جار باس لە مەترسیەکانەکان بۆ عێراقیش هەڵبەتە ئەمەش ڕاستە چونکە ئێستاکە بتوێنێتەوە داعش جارێکی تر سەری هەڵداوەتەوە بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر یعنی فۆرم هەمان فۆرمە بەڵام هەمان ناوە بەڵام شێوازی کارکردنیان جوڵەکردنیان لە ناوچەکەی گۆڕاوە طبعاً ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستاکە لە ناوچەی جنوبە کە ئێستا پێکدادان لە نێوان حەشدی شعبی و داعشە هەیە طبعاً ئامانجی سەرەکی ئیسرائیلیش و یاخود ئەو هێزانە جارێکی تر ئێرانە بەڵام بەچی شێوازێک سەرەتا ئەو هێزانەی کە سەر بە ئێرانن پەکیان بخەن و پاشان ئامانجە گەورەکە ئەویش ئێرانە طبعاً هەڵبەتە ئەمیش بۆ جارێکی تر دیزاینکردنی ناوچەکەیە بە گوێرەی خواست و عەقڵێتی زلهێزەکانی جیهان ئەیانەوە طبعاً هەڵبەتە بتوێنێتەوێ ئەو هێزانی کە چنێک ناکۆکی لە بینیانە هەیە جارێکی ترش پەیوەندیان هەیە لەبەرەوەی دابشکارێکە بە شێوازێکی تر ئەنجام بدەن هەڵبەتە ئێمە ئەزانین کە ئێستاکە تەمان مەترسیەکان وەکو باسمان کرد لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە بەگشتی طبعاً ئەگەر بێتەوە باسی باشووری کوردستان بکەین هەڵبەتە باشووری کوردستان دیسانەوە بەدەر نییە لەو هێرشانەی کە ئەکرێت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان دیسان چونکە بتەوێنێتەوە ئەو هێرشانەی کە کرایە سەر ڕۆژاوای کوردستانی و یاخود کرایە سەر با بڵێن سووریا هەمان سیناریۆش لە عێراق ڕوو بدات طبعاً گەلی کورد لە باشووری کوردستان شەجارێکی تر ئەبێتەوە ئامانج بەڵام لێرەدا وەکو ئەوەی کە باسکەین خەڵکی وڵات پارێز خەڵکی دڵ و گیانی لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە طبعاً دەستیان کرد بە کۆمەک کۆکردنەوە و کۆمەڵێک لە چالاکی جۆراجۆران ئەنجامدا لە پێناو ئەوەی کە ئەو هێرشانە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان بوەستێت و تەنانەت ئستعدادی ئەوەش هەیە کە چۆنەڵێ هەم پشتگیری معنەوی و مادی بۆ ڕۆژئاوای کوردستان ئەنجام بدرێت تەنانەت مرۆیش ئەگەر ڕێگا هەبێت و مرۆڤ بتوانێت بگاتە ئەوێ بۆیە ڕاگەیاندنەکانش لێرەیە ڕۆڵێکی کاریگەریان هەیە ئەگەر بیانەوێت ڕاست و دروستی هەموو با بڵێن ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدا ڕاست و دروستیەکان بە شێوازێکی ڕاست بیگوازنەوە بەردیدی با بڵێن بینەران و بیسەران هەڵبەت ئێمە ئەزانین کۆمەڵێک ڕاگەیاندن هەیە تاکو ئێستاکەش نەک
با بڵێن چاواشەکاری ئەکا بەڵکو بە ئامانجی قازانج گەیاندن بە دوژمن ڕاگەیاندنەکانیان بڵاو ئەکەنەوە بۆ نمونە یعنی یەکێک لە ئاواتەکانیان ئەوەیە کەوتنی کۆبانەیەکێ لە ئاواتەکانیان ئەوەیە با بڵێن کەوتنی ڕۆژئاوای کوردستانە یاخود تەنانەت کۆمەڵێک پروپاگەندەی ناڕاست بڵاو ئەکەنەوە بۆ ئەوەی قازانج بە دوژمنی گەلی کورد بگەێنن نەک با بڵێن سوود بۆ گەلی کورد بگەێنن و بۆ ئەو برایەتی و دۆستایەتی و ئەو هاوپەیمانێتی کە بمانەوێت دروست بێت لە نێوان گەلی کورد بەگشتیە لە هەر چوارپارچەی کوردستانە بەڵکو زیانیان پێئەگەێنێ ئەلبەتە ئەو ڕاگەیاندراوانش دیارن ڕاگەیاندنەکان دیارن و ڕوونن و ئاشکران لە لای خەڵک و خەڵکی بە ئەمەکی باشووری کوردستانش ڕاستە و خۆ ڕەدی ئەو ڕاگەیاندنانە ئەدەنەوە کە بەسە ئەو چاواشەکاریە بەسە ئەو درۆیانە بەسە ئەو شێوازە قسەکردنەی کە سوود بە دوژمن ئەگەێنێ هەڵبەتە ئەمانە چۆن بڵێ وشیاری کۆمەڵگەی ئێمەی باشوور ئەگرێتەوە و ئێمە ئەزانین کە لە هەموو شەڕەکانە لە هەموو ئەو ئاژاوانەی لە هەرچی جێگایەکە دروست بێت ژن و منداڵ زەرمەندی یەکەمە بە تایبەتی ژنانیش هەموو جۆرە ئەو تونوتی ژیانەی کە ئەکرێت بەرامبەر بە ژنان وەکو بینیمان لە شەنگالە چۆن ژنان بە سابایە گیرا وەکو چۆن بینیمان لە ئەمفالەکان ژنان ئەگوازرێنەوە ئەفرۆشرێن تەنانەت ئەوانەی شەنگال و تەنانەت ئێستاش ئەوانی تر با بڵێن هەرچی کاتێک هێرشێک بکرێتە سەر هەرچی جێگایەک ژن سەرەتا ئامانجی سەرەکیە بۆ هەر دوژمنێک کە بیاوێ هێزی خۆی پیشاندا سەرەتا بەسەر ژنا پیشانیەدا چوو کە ئەزانن کە ژن بێوێ گۆڕانکاری دروست کات ژن ئەتوانێت گۆڕانکاری لە کۆمەلگا بەگشتی دروست بکە بۆیە ئامانجی سەرەکی ئەو هێزانە ئەو توندڕەوانە زیاتر ژنە بۆ ئەوەی ژن بتوانن کۆیلە بکەن تاکو بتوانن دەست بگرن بەسەر کۆمەلگاشە. حەزەکەم ئەوە باسکەین کە بەڕاستی کاتێک کە ساڵی 1991 کە کاتێک باشووری کوردستان ئەو کۆڕەوە مەزنەکەی ساڵی 1991 ئەنجامدرا طبعاً ئەبینین کە لە ڕۆژهەڵاتی کوردستان باوشی ڕۆژهەڵاتی کوردستان کرایەوە بۆ خەڵکی باشوور لەگەڵ باوشی باکووری کوردستان جارێکی تر کرایەوە بۆ خەڵکی باشووری کوردستان بۆ ئەوەی کە هەم هاوکار بن هەم هاوخەم بن لەگەڵ پرسیگەلەکەیانە لە باشووری کوردستانە هەڵبەتە ئەوەیشی کە بینیمان لە ڕۆژاوای کوردستانە کە ئەنجام درا دیسانەوە جارێکی تر باشوور باکوور ڕۆژهەڵات دیسانەوە باوشی گەرمی خۆی کردەوە چی بە هاتنە با بڵێن ناوچەکە یاخود کۆکردنەوەی کۆمەک تەنانەت هەڵوێستی یەکگرتووی نێوان گەل یاخود بەشداری گەنجانی هەر چوار پارچەی کوردستان لە هەر جەنگێک لە جەنگەکانی لە هەر جەنگێک لە جەنگەکانی ئەگەر باکوور بێ ڕۆژهاوا بێ ڕۆژهەڵات بێ یاخود باشوور بێ کە بینیمان لە شەڕی داعش دیسانەوە جارێکی تر گەنجانی هەر چوار پارچەی کوردستان لە باشووری کوردستان دژ بە تیرۆریستانی داعش جەنگان جارێکی تر کە بینیمان لە ڕۆژاوای کوردستان بە هەمان شێواز کە ئەزانین لە کاتی بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان و سوتاندنی ینی 16 ئۆکتۆبەر سوتاندنی دووسخورمات و کە بینیمان چۆن گەلی کورد لە هەموو ئەوروپا کۆمەکێکی زۆریان کۆ کردەوە هاوکاری هەردوو بەشەکە کرا جارێکی تر کە بینیمان لە بوومەلەرزەکەی دیسانەوە باکووری کوردستان کە بینیمان کە چۆن گەلی ئێمە بە هەموو شێوازێک لە هەر چوار پارچەی کوردستان یاخود لە هەر سێ پارچەکەی تر و لەگەڵ ئەوروپا هەمووی کۆمەکی کۆکردەوە بۆ ئەوی هاوکاری گەلەکەمان ببێت لە باکووری کوردستان ئێستاش بە هەمان شێواز دیسانەوە بە هەمان دڵ بە هەمان ڕۆحێت بە هەمان شێواز دیسانەوە هەر چوار پارچەی کوردستان هەوڵی کۆکردنەوە طبعاً سێ پارچەکە لەگەڵ ئەوروپا کۆمەک کۆکردنەوە بۆ ڕۆژئاوای کوردستان و تەنانەت چوونە سەر سمێڵکە چوونە سەر سنوور یاخود تەنانەت خەڵکی داوا ئەکا کە چۆن بتوانێت بەشدار بێت لە بچێتە ڕۆژئاوای کوردستان وەکو هاوکارێکی مرۆیی ینی شخصی بڵێن بچێتە ئەوانە ڕاستی ئەمانە یەکدەنگی کۆدەنگی گەلی کورد لە هەر کاتێکا کە بزانێ گەلەکەی لە هەر پارچەیەکی ترا کە تووشی ڕووداوێک ئەبێ یاخود تووشی بارودۆخێک ئەبێ پارچەکانی تر دیسانەوە جارێکی تر بە یەک دڵ بە یەک دەست دیسانەوە هاوکاری بۆ ئەو پارچەیە ئەنجامەدەن. هەڵبەتە سنووری سێمێڵکە
ئێمە هەمومان نەزانین کە لە دەستی پارتی دموکراتی کوردستاندایە و پارتی دموکراتی کوردستان شێکێکە لە هەرە دۆستەکان و چۆن بڵێ دەربەدەستەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆیە هەتاکو تورکیا بڕیار نەدا لەسەرکردنەوە یاخود داخستنی سنوورەکە هەڵبەتە پارتی ناتوانێت هیچ هەنگاوێکی جدی بنا بۆ ئەوەی کە بتوانێت سمێڵکە بکاتەوە یاخود دای بخە هەڵبەتە داخستنیشی ماوەیەکی زۆر زۆرە نەک ئێستاکە هەر لە سەرەتاوە داخستووە تەنانەت زۆر بە قورسی هاتوچۆکردن زۆر بە قورسی گەیاندنی هاوکاریەکان زۆر قورسە ئەو تەنانەت هاتوچۆی مرۆیش نایڵن بەو شێوازە بێت هەڵبەتە ئێمەش هەمومان نەزانین کە دەواازەی سنووری سمێڵکە بەدەستی پارتی دموکراتی کوردستان و دەوڵەتی داگیرکەری تورکیاوەیە.